ئێمە چەند لیژنەیەکی فەرعیمان دروست کرد، دواتر لیژنەکەمان ناردە بەغا بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی خزمەتگوزاری و کۆمەڵایەتی و بەڕێوەبەری قانونی و بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندەکان لە دەو کۆبوونەوەی جیاواز کە ڕۆژی 5 مانگ 5/12 دوا کۆبوونەوە بوو. ئەو لیژنە هاوبەشە کۆنووسێکیان ئامادە کردووە وەکو ڕاستپاردە نردویانە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی بۆ جێبەجێکردنی مادەی 132-141. مادەی 142 زۆر جار باسمان کردووە کە حکوومەتی ئیتیحادی بەپێی ئەو مادە دەستوری لەسەری فەرز کراوە کە سەرجەم منحە و ئیمتیازاتی شەهیدان و زیندانیانی سیاسی یانی وارسەکانی وە ڕعایەتیشیان بکات، چاودێریان بکە وە زیانەکانشیان بۆ بژێرێ. هی هەموو زیان لێکەوتوانی خەڵکی کوردستان بەنفار کیمیاباران، جینۆساید کراوان، ڕاگواستن، هەموو ئەوانەی کە هەیە کە کاتی خۆی وەزارەت تەخمینی کردووە بە نزیکەی 384 ملیار دۆلار. لە کۆی گشتی گفتوگۆکان جگە لەسەر کێشەی شەهیدان و ئەنفارکراوان لەسەر کەماندامانی سەنگەر و شەهیدانی شەڕی تیرۆر داعشیش گفتوگۆ کراوە کە وەژە بێتە یەکێ لەو بابەتانەی کە کەماندامانی سەنگەر و شەهیدانی تیرۆر کە تا ئێستا لەسەر وەزارەتی پێشمەرگەی چارەسەری کێشەکانی وانش بکرێت.